بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ ئەم کاتتان باش. کۆماری ئیسلامی لە ئێران کە وەکو یەکێک لە هەرە بێمەسوولیەتترین وڵاتانی جیهان لە بەرامبەر گیانی خەڵکدا ناسراوە، نەتەنیا هەر لە سەرەتاوە هەوڵی نەداکە لە بەرامبەر نەخۆشین کۆرۆنادا پارێزبەند بێت، بەڵکو بە ئەنقەست خۆیان کۆرۆنایان بانکشتی ئێران کرد و وە گیانی خەڵکی ئێرانیان خست. ئێستا لە بەشی هەرە زۆری جیهان ئەم نەخۆشینە خەریکە کنترۆڵ دەکرێت، بەڵام کاربەدەستانی ڕژیمی ئێران وەکو ئامرازێک بۆ دزی و گەندەڵی زیاتر کەڵکی لێوەردەگرن. بۆ قسە و باس لەسەر هەڕەشەکانی کۆرۆنا لەسەر ژیانی خەڵک لە ئێران داوامان لە هاوڕێ بورهان دیوارگەر ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران کردووەکە لەم بەنامەیەدا وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ بورهان سەرەتا بەخێر بیت بۆ ئەم لێکدانەوەیە و ئاگادار کراین کە ئەمڕۆ بۆ خۆ دۆزی دووهەمی واکسنی کۆرۆنات وەرگرتووە، هیوادارین کە حاڵت باش بێت. زۆر سپاس بۆ ئێوە و بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵا. هیوادارم هەموو لایەک هەموو کەسێک ئەم بەرنامە بینێ لە نەخۆشی و بەڵای کۆرۆنا بە دوور بێت. سپاس. دەکرێت پێمان بڵێ کە قازانجی ئەوەی کە خەڵک بەم شێوەیە لە ترسڵ لە ڕاوکێدا دەژین و ڕۆژ نییە کە ئازیزانیان نەبنە قوربانی نەخۆشینی کۆرۆنا بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی لە چیدایە؟ بەڵێ بۆ جۆرە خۆتان لە پێشی بەرنامەکە ئەعلامتان کرد، ڕژیمی جمهوری ئەنقەس ئەم نەخۆشی هاوردە ناو خەڵک لە ڕۆژێکا کە نەخۆشی کۆرۆنا ئیعلام بووتیان سەرچاوەکەی لە وڵاتی چینە و چیندایە ئەم نەخۆشیە. ڕۆژانە پەروازی ماهان و ئیران ئیرس دەها پەروازیان بۆ چین ئەنجامەدا، عەلا ڕەغمیەوە کارشناسان لە سەراسەری دنیا حتا دەوڵەتی چین خۆی قەرەنتینەی ئەعلام کردبوو، جمهوری ئیسلامی هیچ بوونە قەرەنتینەیەکی دانەنا و ئەم پەروازانە مرەتەب بۆ چین ئەنجامە کردرا و بۆ وڵاتەکانی تر ئاهاتن ئێران بووە ترانزیت بووە مرکزێ بوو ورودی کۆرۆنا بۆ ناو خەڵکی ئێران. ئەوە بوو کە جمهوری ئیسلامی نیشانی دا بەم نەخۆشی کۆرۆنا کە هیچ بوونە ئەرزشێ بۆ گیانی خەڵک دانانێ. با ئەوە باسکەم کە هەر گونە ئامارێک لە تەرەف مەقاماتی حکوومەتی و دەوڵەتی جمهوری ئیسلامیە و لەبارەی کۆرۆنا لەبارەی سڵامەتی لە هەر مەوردێکەوەی ئەلان بێ مطمئین بن درۆیە، حقیقت نییە متاسفانە، چونکە نەهادێک سازمانێک ئۆرگانێکی معتەبەر و مستەقل نییە لە ناو ئێرانە بتانێ ئامارگیری کام ئامارانە درۆیە. هەر دوێنێ بوو ئەوەڵین بار نزیک 9 نەفەر تا 710 نەفەر بەداخەوە لە مەوجی پەنجمی کۆرۆنا فوتیان کردە ئێرانە، نزیک 40-50 نەفەر مبتەلا بوون. هیچ کەس ئیمن نییە لە ئێرانە. کۆرۆنا بووە ڕەفیق و دۆستی تەواو خەڵکەکان لە ماڵەوە، ماڵ بە ماڵ کۆرۆنای تایە، نەفەر بە نەفەر کۆرۆنای گردە، دەها نەفەر لە سەدها نەفەر هەزاران نەفەر لە ناو گەڕەک و ماڵ و محەلە و شارە بە ڕۆژانە مبتەلا ئەوون، چونکە هیچ گونە ئیمکاناتێکیان نیە ناچنە بیمارستان، لە هیچ گاز سەرت نایە. پەسەم ئامارانە کە ئێران ئیعلامی ئەکا قەتعاً چەندین بەرابەرە. نەخۆشی کۆرۆنا بەڕاستی هەر وەخت زانی احترازێکەیە لە جانب خەڵکەوە، خەڵک هاواروداکە لەسەر اقتصاد، لەسەر تەوەڕۆمی 45% چاولێکن لەو ڕۆژە و ڕئیسیات سەرکار تەوەڕۆم چەندین بەرابەر چووەتە سەر 10%-15% چووە سەبان نسبەت بە مانگی قبلی. خەڵک بە خاطر ئەوانە احتراز نەکەن جمهوری ئیسلامی بە مەحزەوە خەڵک ناو کۆرۆنا ئەوە باسی قەرەنتینە دێرێتە بەرەوە، باسی ڕعایەتکردن دێنێتە پێشەوە، باسی ئەوکە خەڵکەشێ لە ماڵا بمێنێت، بەڵام بە مەحزەوە بزانێت وەخت بەحسی ئینتخابات دێت، بەحسی مەراسماتی مەسەبی و محەڕەم دێت. 2 ساڵە لە مانگی محەڕەمە کارشناسان و ڕئیسی دانشگای علوم پزیشکیەکان لە تەواو مەراکەزی ئوستان و سازمانی بێهداشتی جەهانی ئیعلام مەکات کە هەر گونە کۆبوونەوەیەک، هەر گونە تەجەموعە، هەر گونە خەڵک لە 2 نەفەریش حتا بەیەکەوە حەقیانیە غێرە خانەوادەکان بەیەکەوە بن، کۆبوونەوەیەک بێ خەتەرناکە. بەڵام جمهوری ئیسلامی بوو محەڕەم مجەوز سادرەکات، مەداخل حکوومەتی بە تەواو وجودەوە تەلاشەکەن کە خەڵک کێشنەپایەم هینە خەرجی بۆ ئەکات، غەزا بۆ ئەدات، فوڵ سەرفەکات، فقط خەڵک کێشێتە پای ئەم تەجەموعە و تەبلیغکا بۆ خۆی و نیشان بات کە مانگی محەڕەم کە شتێکە ئەحسن کۆرۆنا ناتانێ سەرایەتکا بنەوە بە خاطر بعدی مەسەبیەکەی.
بەڵام دوای مانگی محەڕەم مەوجی کۆرۆناکان دەست پێکا مەوجی چوارم ئەمە مەوجی پەنجم ئیمساڵیش دەستی پێکرد لە مەسلەی ئینتخاباتە جمهوری ئیسلامیش بازم وەک کارتێکی بەرەندە ئیسفادەی لێکرد ئیمکاناتی نییە اختیار خەڵک بەشکەم خەڵک بێ بەشدار بن لە ئینتخاباتە هەرچەند پایینترین مشارەکەتی خەڵک لە ئینتخاباتە بوو بەڵام تەلاشێکی زۆری کرد لەم مەسلە ئیسفادەکە ئەو کۆرۆنا کەم ڕەنگ نیشان با و بڵێ واکسنی کۆرۆناوە زۆر وارد بووە و هیچ نەبووە و ڕیشەکەنمان کرد بەشکەم خەڵک بەشداریکە لە واقع جمهوری ئیسلامی لە کۆرۆنا وەک ئەبزارێ ئیسفادەی کرد بوو سەرکوتی خەڵکو و پێشبردننی سیاسەتەکانی خۆی. بەڵێ ڕژیم دەڵێت کە خەڵک واکسنە دەکات بەڵام بۆچی تەنانەت خودی واکسینەکەش بۆتە کێشە بۆ خەڵک ئایا کاربەدەستانی ڕژیم هەر هەمان واکسین بەکاردەهێنن یا بە قەولی ئەحمەدی نژاد دەڵێت نا ئەوان جنسی ئەسڵ لە خۆ دەدەن؟ یەک نکتە بڵێ محەممەدی مخبەر بەڵێ معاون ئەوەڵی ڕئیس جمهوری ڕئیسی کە قبلەن ڕئیسی ستادی ئیجرایی پێم وایە ستادی ئیجرایی فەرمانی ئیمان بوو ئیعلامی کرد تا مانگی مرداد مانگی ئەوەڵ 10 مانگی دوم 12 و مانگی سێوم 15 ملیۆن دووزی واکسن تەولی دەکەین و کولەن ڕیشەکەنی ئەەکەین یانێک ئەسەن شتێک بەناو نامێنێ خەڵکی بانی 18 ساڵ بدونە واکسن بێت بەڵام دا ئێستا مجموعی تەزریقی واکسنی بەرەکەت بە قسەی خۆیان نەگەیە بە سەرەوەی 2 ملیۆن ئەمتر لەوەیە ئەم واکسنەکە ئەوەیت مانگێ تا 15 20 و 12 تا حتا زۆرتر ئیعلامی کرد کە زۆرتریش لە مانگل ئایندا چەندین خەت تەولیدی پێشرەفتەمان خستە سەڕێ بەڵام 2 ملیۆن دووز واکسنیشی نەداوە ڕکورد مەرگومیر لە کۆرۆنا لە یەک شەبانە ڕۆژە لە یەک شەو ڕۆژە لە ئێران بووەسە 700 ئێران 10% ئەفرادی بزرگساڵی واکسینە کردە لە حاڵێکە لە ئەکسەر وڵاتەکان 60-70% واکسینە کراون خەریکن دووزی سێومی تەقویەتیش واکسنەکەن لە ئیسرائیل و ئەمریکا دەستی پێکردە لە بریتانیا دەستی پێکردە زۆربەی وڵاتەکان ئەوروپایی و حتا زۆر لە وڵاتە ئاسیایەکانیش باس لەواکەن کە دووزی سێومی واکسنیش تەزریق بکرێ بۆ خەڵک ئیمن بێتەوە چونکە ئەم واکسنە سازمانی بێتاشتی جیهانی ئەعلامی کردە ئەگەر دووزی بوەشنیت دوای 6 مانگ کاراییەکەی و تێتە خوارەوە تا 60% 50% تێتە خوارە و مەجبوری دووزی تەقوێتی بۆشنی بەڵام ئێران دایسە 10% وەشانە چونکە 6 مانگش لە تەزریقی ئەم دووزە گوزەراوە لە تووری ئەم 5 مانگە 195 ڕۆژی لێ گوزەراوە یعنی عەمەڵەن وەکە وایە لە ئێرانە هیچ کەس واکسنی نەوەشانە بێت بە معنای واقعی چونکە خەریکی ئەوێ واردی مەوجی شەشمی شەبینم قوقانەڵێن پەنجما گوزەراینە بە 20,000 نەفەر کوژراوە فەوتیەوە ئەگەر بەداخەوە مەوجی شەشمیش کە قەتعەن جمهوری ئیسلامی بەو بێکەفایەتیەوە دەستی پێکردە قەتعەن دەست پێکا و بانتر لە ڕۆژێ 1000 نەفەر فەوتەکە و فاجعەیەکی وەحشتنا تێتە پێشەوە لە مەورد واکسنەوە ئەحمەدی نژاد قەتعەن بۆ دڵسۆزی خەڵک نەیوتەوە بۆ وەک حربەیەکی تەبلیغاتی وەک حربەیەک بۆ خۆیان وەک نوعی تەبلیغ باسی کردە بەڵام ڕاستە هەل لە ڕۆژگەلی ئەوەڵی کۆرۆناوە واکسنی کۆرۆنا فایزێر بیۆنتێک و ئەو واکسنە پێشڕەوتەوە لە کە ئازمایشگەل باڵینی و ئازمایشگەلێکی محتەبەری ئەنجامدرا لە مجەوزیان بۆ سادرکرا سپای پاسداران و بەیتی ڕەهبەری و نەهادێل وابەستە بە حکوومەت چەند ملیۆن دووزیان وارد کرد خۆیان و ئەترافیانیان واکسینە کردەوە دوایە خامنەی زۆر ڕەحەتات ئیعلامی کرد وتی وارداتی واکسنی غەربی مەمنوعە ئەحمەدی سەلامی فەرماندەی یەکێ لە فەرماندەوەری سپای پاسداران وتی وارد بێ خەڵک فەلەجەکە و ئێمە ئیجازە ناین واکسنی غەربی وارد بێ جەوەیەکی وەحشەتیان ایجاد کرد کە بەڵێ ئەم واکسنگە لە خەتەرناکە بەڵام خۆیان واکسنی عالی مورد تەئید ئیمن شدەوە کە دارای مجەوزیان تەزریق کرد و خۆیانیان ئیمن کردەوە ئەترافەکانیان هەر نمونونەکەی زۆر ڕەحەت دیارە ڕۆژانە 700-800 نەفەر فەوتەکان نزیک 40-50,000 نەفەر فەوتی کردە چەندین ملیۆن نەفەر مبتەلا بووە ئایا یەکێکتان بیستوتانە یەک نەفەر بیستویەتی کە یەک دانە ئاخوند یەک دانە لە سەرانی حکوومەتی کە گشتیان بان 80 تا 100 ساڵ عمریانە 110 ساڵ عمریانە یەک نەفەر فەوتی کردوێ ئاعزای شۆرای نگابان مەجلیس شۆرای ئیسلامی مەجلیسی خۆبرەکان هەمویان مسنن یەک دانیان فەوتیان نەکرەوە دیارە خۆیان واکسنگەلی ئیمن و محفرە محتەبەریان تەزریق کردە و بەڵام بەداخەوە بۆ خەڵک هیچ ئەرزشە قائل ناون بوو گیانی خەڵک هیچ ئەرزشە قائل ناون و واکسنی بەقۆڵی خۆیان کوبەرەکەت کە واکسنێکە هیچ گونە ئازمایشێک لەسەری ئەنجام نەدراوە
گەرەکیانە بە زۆر بێن بە خەڵک و خەڵکیش قەتعەن ئیستیقباڵی لێ ناکات و ئەو واکسنە ئەنجام نادا. بەڵێ ڕێگای وادارکردنی ڕژیم بە پابندبوونی پروتوکۆلە جیهانیە و نێونەتەوەیەکان کامانن؟ بەڵێ من لە پێشدا بڵێم جمهوری ئیسلامی بە هیچ پەیماننامەیەک و بە هیچ ڕێکەوتێکی چن نێودەوڵەتی و چن نێونەتەویەکان پابند نەبووە و نابێت. جمهوری ئیسلامی بە ناو عزوی چەندین نەهادی بینالملەلیە نمونەی سازمانی بینالملەلی کار کە عزویە ئەبێت زۆر لە مەقاولنامەکان بواتە پێشەوە قەتعەن یەک دانەی ناباتە پێشەوە فقط بۆ تەبلیغات نمایندەیە کە نێرێتە ئەوێ. بەڵام خۆمانە بینین احتراز احتساب حتا ڕۆژی جیهانی کرێکار کە جزو ئەو پەیماننامەوە لە کە ئێران ئیمزای کردە یەک دانەی ئەچێتە پێشەوە بە شدەت بەرخورد دەکەن. مقاولنامەوەلی حقوقی منداڵان حقوقی ژنان جمهوری ئیسلامی ظاهران عزویە بەڵام هیچی ناواتە پێشەوە. ئەمانە فۆرمالیتن بۆ جمهوری ئیسلامی. جمهوری ئیسلامی سابتی کردە لە توولی ئەم دەورانی خۆیان زۆرتر لە 40 ساڵەها لە سەرکارە هەنیا شتێ بۆی ئەرزشی نییە گیانی خەڵکە، تەنیا شتێ بۆی مهم نییە ژیانی خەڵکە. خەڵک مەفهومێکی نییە بە معنای واقعی شەهروەند ئینسان مەفهومێکی نییە لە جمهوری ئیسلامیە. مهم ئەوەیە سیاسەتی خۆی بچێتە پێشەوە. جمهوری ئیسلامی ئەیتانی زۆر ڕەحەت واکسن بە 1 ملیارد 2 ملیارد دلار بوجە تەخصیص بەڵام نەجات بات بوجە بات بە بیمارستانەکان ماسایلی بێهداشتی ڕایگار بنێتە اختیاری خەڵک معابرز دەعفونی کە هەزار کاری لە دەست هات وەک وەزیفەیە لەسەر شانیە. بەڵام بەجێ ئەوە ترۆر و کوشتار و نائەمنی لە ئێران و لە تەواو وڵاتەکانی دەوروبەر و حتا لە تەواو دنیا ئەنجامەدا بۆ خەڵک بۆی مهم نییە. تەنیا چارە خەڵکە. خەڵک خۆیان ئەتوانن جمهوری ئیسلامی وادارکەن. وەزیفەی کارگاڵ و کارخانەوەلی گەورەی کرێکاریە، فعالینی کرێکاریە، جنبشەلی ئیجتماعیە، دانیشتووی، معلم، پەرستار، ڕانندە، هەموو کەسێک کە لە ناوی وڵاتە هەیە لە ناو ئێرانە هەیە ئەشێ بەیەکەوە جمهوری ئیسلامی وادارکەن کە واکسنی فەوری و ڕایگان حەقی موسەلەمی هەموو کەسێکە بلا ئیستثنا، چه حکوومەتی بێت چه زدی حکوومەتی بێت، چه بێکار بێت چه شاغڵ بێت، هەر هیچ کەسێک ناوێ فەرقی بێ بەداخەوە لە ئێرانە فقط بۆ حکوومەتیەکانە ئەشێ بە یەکگردووی بە اتحاد جمهوری ئیسلامی وادارکەن. سەدها نمونە بووە لە توولی ئەو حاکمیەتە ڕەشەی جمهوری ئیسلامیە کە فقط کوشتار و بە زەربی چەک و بە زەربی شکنجە و ئیعدام شتەکانی بردەست پێشەوە. بەڵام لە بەرابەری یەکگردووی کرێکارانە لە بەرابەر یەکگردووی خەڵکی جەماوەرە نەیتانیە هیچکە مەجبور کەوتە تەمکین کە مەجبور کەوتە بەرەو دواوە بڕێ عەقب نشینی کە مەجبور کەوتە خاستی خەڵک بواتە پێشەوە. ئەگەر خەڵک یەکگردوو بن متحد بوون مەجبورن بە کۆمەکی مەجبورە جمهوری ئیسلامی بەرابەر خەڵکە عەقب نشینی کا و واکسنی فەوری مەجانی بۆ هەموو کەسێک دابین کات و خەڵک لەم بەڵا نەجاتی ببێت. بەڵێ هاوڕێ بورهان من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان لاخرۆ شتێکتان هەیە ئەزافەیەەکان نفەرمونون بەڵام بە کورتی. زۆر سپاس. هیوادارم ئەم بەڵای کۆرۆنا لەسەر هەموو کەسێک دوورکەوێتەوە و خەڵکیش لە دەست بەڵای کۆرۆنا و لە دەستی بەڵای جمهوری ئیسلامی نەجاتی بێ. زۆر سپاس بێەوەیش. بەڵی بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ ئەوەی کە بینیتان قسە و باسێک بوو سەبارەت بە هەلومەرجی نالەباری خەڵکی ئێران بەدەست نەخۆشی کۆرۆناوەکە وێڕای هاوڕێ بورهان دیوارگەر ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران تاوتوێمان کرد. وێڕای سپاس بۆ ئێوە و سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەیش ڕادەکێشین.